بەراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی ڕێکەوتنی هەرێم و بەغداد دەکەین لە سەرپرسی نەوت و موچە. لە هەفتەی ڕابردوو ڕێکەوتن لە بواری نەوت چۆ بواری جێبەجێکردنەوە. ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە 195,000 بەرمیل بە تێگەڕا لە ڕێگەی سۆمەوە هەناردە دەکات و موچەی مانگی حەوت نێردراوە لەم ڕۆژانەدا دابەش دەکرێت و بۆ موچەکانی مانگی داهاتوو قسەی لەسەر دەکەین ئایا چی بەسەردەی و ئایا بۆ داهاتی ناخۆش هەرێم چی دەکات و چی بکرێت بۆەوەی بکرێتە ڕێکەوتنێکی درێژخەیان و ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی گرنگیش دای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چی بکرێت بۆەوەی کە گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم بکرێت. پێویستمان بە چ جۆرە نوێنەر و چ جۆرە حزبێکە لە بەغدا کام بۆ قۆناغی داهاتوو بۆ پرسی موچە و بودجە و پشکی هەرێم و مافەتە سوورەکانی هەرێمی خەڵک کوردستان زۆرە کەسانێک بچن بۆ بەغدا. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ڕێکەوتنەی کە کرا کە شەمەی ڕابردوو چۆ بواری جێبەجێکردنەوە نەوت تەسلیم کرا، موچەی مانگی حەوت هات، هەرێم 120 میلیارد تەسلیم کرد. سەرنجتان چی و ئایا ڕێکەوتنێکی باشە و ئایا درێژخایانە چۆنە؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی پەیام. سوپاس. لە ڕاستیە لە ساڵی 2025 ئەم ڕێکەوتنە کراوە. لە 2015ەوە ئێمە داوای ئەوەکەین کەوا هەرێم ڕێکەوتن بکات لە عێراق لەگەڵ عێراق بۆ ئەوەی ئەو گرفتانەی کە لە 2014 و بیدایەتی 2014 و ئەو کاتەی کابینەکەی بەڕێز باوری مالیکی بوو کە بووە هۆی یەکەم جار بوو کە بوجە ببڕێ، هەر لەو کاتەوە داکۆکیمان کرد هەتا مەسەن ساڵی 2016 کە وەزەی هەرێمی کوردستان بە تەواوی خراپ بوو، داوامان لە عەبادی کرد کە دوو سێکتەری پەروەردە و سەحە تەمویل بکە. هەر ئەو کاتە بوو هەرێمی کوردستان ئەویان ڕەفز کرد بە حوجەی ئەوەی کەوا حسابی بانقییان نییە. لە ساڵی 2019 دیسان محاولەیەکی دیکەمان کردۆ ڕێکەوتنێکرا، هەر هەرێم پابەند نەبوو پێیەوە. لە ساڵی 2021 کاکەوە ئاخر خولی ئێمە بوو، دیسان ئیتفاقی کرا هەرێم هەر پابەند نەبوو پێوە. ینی لە 2015ەوە ئێمە باز لەو بابەتەکەین کە بێ هەرێم نەوتی خۆی تێکەڵ بە نەوتی عێراق کاواتە ئەو کێکە بچووکەی کە هەرێم هەیەی تێکەڵ بە کێکە گەورەکەی عێراقی بکات، دوایی پشتێکی گەورەتری بەرەکەوێت لەوەی کە هەرێم. ئەگەر ملاحەزە بکەی کاک حەکیم و بینەران ملاحەزەیەوە بکەن، هەرێمی کوردستان لەوەتی هەیە ئەڵێ کەسەی تەمان لە 2013 موازنە نییە، حساباتی نەوت فرۆشتنی نەوت لە ناو بودجەی هەرێمە یاخود لە ناو حساباتی وەزارەتی مالیەی هەرێمە سفرە، کەواتە ئەو داهاتەی کە فرۆشراوە کە نەوتی پێفرۆشراوە بەشێکی زۆری ونە کە لە ئێستادا تەنها مقارنەی ئەوە بکەیت. کاک حەکیم لە سەرەتای ساڵەوە هەتا ئەم مانگەی کە موچە ئەدرێ یاخود تا مانگی 6 نزیکەی 6 تریلیۆن و شتێک پارە لە عێراقەوە هاتووە. ئەی هەرێمی کوردستان چەندێکی داوە؟ نزیکەی 500 ملیاری داوە. باش، یعنی 500 ملیار لە چاو 6 تریلیۆنە تقریباً 1/8ێکە. کەواتە هەرێمی کوردستان ئەگەر بە مشارەکەی 1/8 داهاتی ناوخۆ، ئەگەر ئەو نەوتەی لە 2015ەوە ڕادەستی حکوومەت یا با بڵێن ئیتیفاقی لەسەر کردایەوەکو خۆیان ئەڵێن کە ئێمە نەوتمان ڕادەست نەکردو ئیتفاقمان لەسەر کردووە، ئێمە ژەرمانود ئیتفاقی لەسەر بکەن، نەمانەوت ڕادەستی کەن بە بەلاش، ئەمانوت وەرن ئەو نەوتەتان هەیە بە شێوەیەک کە ئیتفاقی لەسەر ئەەکەن کە لە 2015 ئیتفاق کرا و 550,000 بەرمیل هەناردە بکرێت لە ڕێگەی سۆمەوە. ئەگەر لەو کاتەوە بیان کردایە کاک حەکیم بەبێ گومان ئێستا ئەمە هەر بۆ ساڵێک حسێب کە ساڵی 10 تریلیۆن دینار باتە. لە 2015ەوە هەتاوەکو 2025ەوە 10 ساڵەکە، ینی 100 تریلیۆن لە بەغدا، ینی بەس بۆ موچە بەس بۆ موچە 100 تریلیۆن هات. ئەی ئەگەر حسێبی تەواوی بوجە بکەین کە بوجەی ئەم ساڵ کە لە حسابی لە موازنەی 2025 هەیە نزیکەی 20 تریلیۆنە، ئەگەر لەو 20 تریلیۆنە 5 تریلیۆنی تری بەهاتە بێژگە 10 تریلیۆنی، کەواتە لەم 10 ساڵە 150 تریلیۆن هاتە هەرێمی کوردستان. لە کاتێکە هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە فرۆشتوێتی بە درێژایی ساڵانی 2009 هەتاوەکو 2025 نزیک بە پشتی کۆمپانیاکانەوە نزیکەی 80 میلیارد دلار نەوتی فرۆشتووە. ینی لانی کەم ئەگەر لە 156 بۆ کۆمپانیاکان بوو بێ و لە 144 بۆ حکوومەتی هەرێم بوو بێ، ئەو لە 144 لە 35 بۆ 40 میلیارد دلارەکە. ئەو 40 میلیارد دلارە کوا چی لێ هات؟ کەس حساباتی ئەوە نازانێت. لە کاتێکا ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێمانەڵێ ئێستا هەرێمی کوردستان نزیکەی 32 میلیارد دلار قەرزارە. کەواتە ئەم ئیتیفاقیە بریتیە لە
گەڕانەوەی پارسەنگی بۆ ئەو لاسەنگەی کە هەرێم لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دروستی کردبوو. ئەم ئیتفاقی لە ئەساسەوە بۆ سێمان کراوە بۆ ئەوەی ئەزمون بکرێت کە هەندێک خلافاتی وردی تایە. یەکێک لەوانە کە بریتە لەو 16 دلاری کەوا ئەدرێتەوە بە حەقی هەر بەرمیلێکە. شەریکەیەکی دەولی لە دوای لە ماوەی ئەم سێ مانگە تەدقیقیەوە کە بزانە 16 دلار بۆ دەرهێنانی نەوت زۆرە یام کەمە. تەمان ئێمە کولفەی دەرهێنانی نەوت لە شوێنێک بۆ شوێنێک لە نەوتێک بۆ نەوتێکە گۆڕێ. مەسەلەن نەوتی ئوحفوریمان هەیە، نەوتی ڕەملیمان هەیە، نەوتی سەخریمان هەیە. نەوتی ئوحفوری کە ئەم نەوتەی خۆمانە تەوان نەوتی سەخری 1 بەرمیل 45 دلاری تێچێ دەرهێنان و پاڵاوتەکەی. نەوتی ڕەملی کەمتری لەوە تێچێ. نەوتی ئوحفوری کە ئەم نەوتەی خۆمانە لە هەمویان کەمتری تێچێ. مەسەلەن لە عێراقا بەرمیلێک نەوت 6 دلاری تێچێ تا 11 دلاری تێچێ. ئەمەی هەرێمی کوردستان کە حساب دانراوە 16 دلاری پێ بچێ، ئەو شەریکەی تەدقیقی دەولیە دێت تەدقیقێکە ئەگەر لە 16 دلار زیاتر بوو ئەوە عێراق مەجبورە بۆی سەرفکە، ئەگەر کەمتر بوو ئەوە لە موازنە ئەیهێن نەخوارەوە، ئەگەر وەکو خۆش بوو ئەوە وەکو خۆی داێنێن. کەواتە خاڵی یەکەم بریتیە لەو تەدقیقە بۆ ئەوەی ئەم نەود ڕادەستکردنە بەردەوام بێ بۆ ساڵی 2026. ئەومان لەبیر نەچێت لە ساڵی 2026 موازنەمان نابێت موازنەمان نابێت چونکە موازنە بێت لە دەیدا تا 15 دەبگاتە ناو پەرلەمانەوە. ئێمە ئەمڕۆ یەکی دەیە واتە تا 10 ڕۆژی تا 9 ڕۆژێکە ئەم خولی پەرلەمانیش کۆتایی ئەم خولی پەرلەمانیش کۆتایی هاتووە کەواتە وەزارەتی دارایی کە بێژی نێرێتە ئەم خولەوە فریان ناکەوێ بۆیە ئەبێ خولی نوێ مناقەشەی بوجە بکە و حکوومەتی نوێ بوجە بنێرێت. کەواتە لە ساڵی 2026 بوجەمان نابێت. ئەی چۆن معالەجەی ئەوە بکەین بە قانونی ئیدارەی مالی کە یەک لەسەر 12 بوجەی ساڵی پێشوو کەواتە یەکێک لەو شتانەی کە بە سابەتی ئەمێنێتەوە بریتە لە تاویزاتی مۆزەفین کە موچەی فەرمانبەرانە. واتە ئەگەر هەرێم پابند بێ بە ڕادەستکردن و فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە ئەو تریلیۆن دینارە و موچەی موچەخۆران بەردەوامە بێ بە شەرتێ باڵانسی هێستێک نەچێت دیسان هەرێم بۆ بەهانە نەگەڕێت کە معلومی جەنابتە لە ئێستادا هەرێم بۆ بەهانە گەڕە چکەم ڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە باسییان لەوە کردووە 120 میلیارد زۆرە و نیانە. بەڵام هەر تەسریحی ڕسمی وەزیری دارایی لە کەناڵی ڕووداو ئەڵێ تەنها سلێمانی ماگانە 120 میلیارد دیناری هەیە، هی دهۆک لە هەمویان زیاترکەواتە ئەگە دهۆکیش و هەولێری شەر بە 120 میلیارد حسێ بکەین ئەمە 360 میلیارد لە کاتێکا بە وەسیقەی ڕسمی مزەکەرەیان نووسیوە لەگەڵ عێراقیەکان کە مناقەشە کراوە دوای دیوانی تەدقیقی دیوانی ڕقابەی مالی عێراقی ئەمان واژویان لەسەر 320 تا 350 میلیارد دینار کردووە داهاتی مانگانە. لە حاڵەتێکە بێجگەلەوەی بڕۆین بۆ تەفسیرەکەی مەجلیس شورای دەوڵەکە ئیسینادی کردووە سەر قانونی ئیدارەی مالی و بەدەیان جار من دوتمە تەحەدا ئەکەم ڕسوم و گەماریگە بێت لە ساسە و گەڕێتەوە بۆ بەغدا بە پێی یاسا بەپێی مادەی 29 کە ئەڵێ تؤول إلى حساب المحافظات 50% من الإيرادات التالية دعاي على الضرائب باستثناء الضرائب والجمارك على الضريبة والرسوم جمركي لصاصة وبيبقرتوك وتفسيركي أو تفسير رنج الدس على البيجس من أو تفسير يمكن بك ضرائب وجمارك أوانا إيجاري أملاك هموي ضرائب اتحادين بين لصاصة بالراتب حكومتي اتحادي وأو تفسيرك منطقية بويا ئەوەی کە هەرێم ئەوێ بەهانە دروستکە بۆ 120 میلیارەکە ئەوە دیسان هەرێمە ئەوێ کۆمپانیا نەوتەکان بە شێوەیەک لە شێوەکان عەرقەلە دروستکەن. ئەوەی من قەناعەتم پێێتی جارێ بۆ ئەم سێ مانگە ئەم بابەتە ئەڕوا تا ئەم سێ مانگە کێشە نابێ تا ئەم سێ مانگە کێشە نابێت چونکە هەم هەرێم پێویستێتی هەم سوودانی پێویستێتی. لە ڕاستیە هەرێم پێویستی بەم قەزیە بوو ئەگینا ئەگەر فشاری ئەمریکا نەبووایە هەرێمی کوردستان لەژێر هیچ پاساوێکە ئەو نەوتەی ڕادەست نەکرد ئەگەر هەموو کورد بمردایە. سوودانیش ڕازی نەبوو بەو نەرمونیانەی کەوا کۆمپانیای دیۆنۆی نەرویجی و جێنەر ئەنەرجی تورکی ئەو مەسئولیەتە نەوتەکان تەسلیم نەکردو و لەگەڵ ئەوان نەوتیان باتێ. سوودانیش وەکو وەرەقەیەکی ئینتیخابی بەکاری هێنێ ئەوە لە 2009 هەتا وەکو 2025 کە نەوت لە هەرێمی کوردستان دەرهاتووە لە ڕێگەی سۆمەوە نەفرۆشاوە. کەواتە سوودانی لە شەقامی عێراقیە ئەڵێ ئەوە سوودانی بوو توانی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بفرۆشێ. بۆیە ئەمە بۆ هەردوو لە بەرژەوەندەی تێکەڵە
بۆیە من تەوقعەکەم ئەم 3 مانگە بەردەوام بێ و دوایی کەوتووەتە سەر ئەوەی ئەو کۆمپانیا دەولیە تدقیقی ئەمەمان بۆ بکە بزانین چەند دۆلاری تێ کۆمپانیەکان پێڕازی دەبنیان کۆمپانیەکان پێڕازیە بنیانە و حکوومەتی تازەش مامەڵە لەگەڵ ئەو بابەتاکە ئایا سوودانیە بێتەوە بە حکوومەت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود نەخێر باشە بەس مامۆستاەوەی کە باست کرد ینی بۆ نمونە ساڵانە ینی بەڕێز باس کرد لە 2014 تا ئێستا بە نزیکەی 150 تریلیۆن دینار نەهاتووە لە بەغدا بۆ ئەوەی کە هەرێمنەوت مەسەن ئێستا 6 تریلیۆن هاتووە بۆ ئەم ساڵ باشە بودجەکە ئێستا 20 تریلیۆن دانراوە لە 2025 بەهەمووی بە پرۆژەکان و بە موچە ئێمە موازنەکرێ بە دوو بەشەوە موازنەی تەشغیلی لەگەڵ موازنەی ئیستثماری لە عێراقا عادەتەن ئیستثماری لە ساسە سەرف ناکرێ باش مەسایلی تەشغیلیەکەش لە ساسە سەرف ناکرێ ئەمیان ئەتوانین بڵێن لە 90 لە 80 تا 90 ئەویش لە 150 بە تێکرا موازنەی عێراقی لە 180 لە 170 جێبەجێ ئەکرێ ئەو لە 140 ئەچێتە موازنەی ئیستثماری کە حکوومەتی عێراق فریای ناکەوێت بۆیە ئەگەر حسێبی بکەین لە 175 بێ واتە لەو 20 ملیارە لەو 20 تریلیۆنە 15 تریلیۆنێکان ئەگەر ڕێکەوتن کرا بە ئێستا 6 تریلیۆن گەشتووە 6 تریلیۆن و 700 میلیارد بە تاکید 3 تریلیۆنی تریشە گەشت بۆ مەشاریعەکان ینی لە باشین بڵێن بۆ 2025 ئێمە 15 تریلیۆنمان بۆ داهات بە 15 تریلیۆنمان بۆ هات ئەم 6 مانگەی 9 تریلیۆنمان بۆ هاتووە ئەو 6 مانگەی کە هەرێمی کوردستان بۆ هۆی ئەوەی کەوا موچەنەیە نزیکەی 3 تریلیۆن زەرەرمان کردووە باشە ئەی مامۆستا بۆ ئێستا باز لەوە دەکرێت کە بۆ نمونە بەشداری هەرێم لە بودجێ عێراق 195 هزار بەرمیل نەوت ڕۆژان بڵێن هەناردە دەکەن لە ڕێسۆمەوە ئەگە 190 هزاریش هەژمارکەین بە 68 دۆلار بەرمیلێک نەوت تقریبا 500 میلیارد دیناری مانگانە دەکات بەژاریەکەن لە بودجێ عێراق بەتاکید ئەی بۆ دو ساڵ نەوت فرۆشراوە کوا بڵین داسیارێکی زۆر دقیق و منطقی جوانە دەسەکان خۆش بێ مەسەلەن کە بۆریەکە ئەشکێ بۆ ماوەی 24 ساعت یا 48 ساعت هەرێمی کوردستان دەڵێ 1 میلیارد دلار زەرەکەین بەڵام کاتێک بۆریەکە نەوتی پیاڕوە بە ماوەی مانگێک کە ئەکاتە 24 ساعتی ئەڵێن داهاتی نەوت سفرە ئەم حساباتە بەس لای هەرێم هەیە بۆیە ئێستا لای عێراق 500 میلیارد ئەگەر 190 هزار ڕۆژانە بەرز دەبێت لە کاتێکە بە درێژایی ساڵانی پێشوو لانی کەم 340 هزار بەرمیل 320 تا 340 هزار بەرمیل ڕۆیشتووە کەواتە ئەو حساباتە هەمووی لە ژێرسەری ئەو دوو پارتە دەسەڵاتدارایە پارتی و یەکێتی بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە بکەنەوە ئەم دوو هێزە سیاسیە بە درێژایی ئەم 34 ساڵە کە داهاتی هەرێمیان لەبەردەسا بووە بە شێوەیەکی ناشەفافی دارایان داوە و لە 2009 هەتاوەکو 2025 کە نزیکەی 15 تا 16 ساڵەکە ئەوەی لە نەوت بەدەست هاتووە بەشی زۆری لەلایەن ئەم دوو هێزە سیاسیەوە تاڵان کراوە هەڕاج کراوە هەرزان فرۆش کراوە و تەفروت و ناکراوە کەس نازانێت سەرچاوەکەی بەروکێچوو باشە چی بکرێ بەڕێز لەگەڵەوەی دەم ڕێکەوتنە بکرێتە ڕێکەوتنێکی درێژخایان هەمیشە واگەر ڕێکەوتنێکی درێژخایان بێ بۆ ئابووری هەرێم بۆ بازار بۆ موچە بۆ پرۆژە چی ڕوودەدا یەکەمیان ئەبێ ئەم دوو هێزە سیاسیە چیتر لە بەغدا نوێنەرایەتی خەڵک نەکەن بە مطلقی هۆکاری سەرەکی ئەوەی کەوا ئەم دوو هێزە سیاسیە توانیویانە بە کەیفی خۆیان نەوت بگرنەوە بیفرۆشن ئەوەیە کەوا ئەم دوو هێزە سیاسیە تەواوی نوێنەرایەتی کوردیان کردووە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە لە بەغدا بۆیە تا باڵانس دروست نەبێ کاک حەکیم تا باڵانسی هێز لە بەغدا دروست نەبێت لەلایەن ئەو هێزە سیاسیانەوە بۆ نمونە پارتی یەکێتی سەرجەم هێزەکانی تر ئەگەر ئەم باڵانسە نزیکی یەک بکەوێتەوە ئەوە ئەم دوو هێزە بەتەنها ناتوان چونکە ئێمە بە ئەزمموی ئەو فترە 7 ساڵەی کە لەوێ بووین لە دەورەی دووەماواتە لە خولی دووەمی ئێمە کە کاتە خولی چوارەم گروپێکمان دروست کرد بە ناوی گروپی 15 باوەڕ ئەەکەی کاک حەکیم هەموو هێزە سونیەکان بدونی ئیستیسنا هەموو هێزە شیعیەکان بدونی ئیستیسنا بێتاقەت و بێزار بوون لە مامەڵەی ئەم دوو هێزە سیاسیە ئەیانوت بە هەموو شێوەیە ئامادەین مامەڵەتان لەگەڵا بکەین بۆ چونکە کادیرەکانی ئەو گروپی 15 هەمومان دیار بووین و هەمومان ئەزمون و تەجروبەیەکی زۆر باشمان هەبوو لە مەجالەکان مەسەن لە مەجالی مالیە کە من لە لیژنەی مالی بووم هەموو بابەتەکان ئەزانرا کە ئەمە ئێمە موازنە نییە لە هەرێمی کوردستانە داهات ناشەفافە
تەخشان و پەخشان ئەکرێ موازنە نییە مەسەن لە مەجالی نەوتە برای بەڕێزم کاک دکتۆر غالیبی لێبوو لە مەجالی نەوتە دقیق هەموو مەسایلی نەوتی لە بەردەسا بوو کە نەوت چۆن ئەفرۆشێ بەکێ ئەفرۆشێ بە خەسمەکەی چییە هەموو بیرەکان هەموو سەرچاوەکان هەموو دیسکاونتەکان هەموو ئەمانە بۆیە ضرورە یەکەم چ پەرلەمانتارێک بچێتە بەغدا باش ینی لە ڕاستیە مع جل احترامی بۆ هەندێک پەرلەمانتار ڕاستە ڕەنگە پەرلەمانتارێک لە مەجالی سیاسیە شارەزا بێ بەڵام ئێمە کێمان پێویستە لە بەغدا لە دوو مەجالە زۆر خەڵکمان ضرورە یەکەم لە مەجالی قانونیە چونکە ئەو یاسایانەی کە لە بەغدا مناقەشە ئەکرێ ئەوانەی کە لە یاسا شارەزا نەبن لە پاڵ یاساکە زمانزانی باش چونکە هەموو یاساکانی عراق بە عەرەبی نووسن و بە عەرەبی مناقەشە ئەکرێ تۆ نەفرم بۆ بنێری لە ماوەی 4 ساڵە من نەفرم لەگەڵا بۆ یەک حرفی نەوتووە بە عەرەبی یەک حرفی قسە نەکردووە مەجالی اختصاسەکەی بە هیچ شێوەیە بە کەڵکێوێ نەهاتووە خریجی فەرعێک بووە کە فەرعەکە لەناو پەرلەمانە نییە ئیشی نییە یەکەم بۆیە ئەوانەی کە لە مەجالی قانونە بەڵام ئەبێ زمان بزانێ نەک قانونیە کەوا زمان نەزانێت چونکە زمان نەزانی وەکو کەڕولاڵی کەڕولاڵ دەتوانێت خەڵک تێگەێنێ لە مەجالی قانونانە دوو لە مەجالی مالیە ئەوە بلا فەخر کە خۆم مەجالە مالیەکەم هەیە کاک حەکیم ئەو مەجالە مالیە ئەوەندە وردە ئەزمونێکی زۆر زۆری ئەوێ من بەکالۆرۆسێکم لە دارایی بانکە هەیە باش بەکالۆرۆسێکم لە زانستی شەرعی هەیە بەکالۆرۆسێکم لە دارایی بانکە هەیە 4 ساڵ لە عەشاوایری جامیعەکەی خۆم بووم بەشایەتی هەموو هاوڕێکانم و مامۆساکانم ئەوەی لە بەغدا فێر بووم لە مەجالی موازنە بە 4 مانگ بە 6 مانگ بەقەدەر بەکالۆرۆسەکەم شت فێر بووم لە مەجالی موازنە بۆیە ئەگەر ئەکادیمی نەبێت لە مەجالی مالی یا مەجالی قانونی یا مەجالی ئیداری لەگەڵ هەمویان نابێ زمانزانێکی باش بێ چونکە زمانت نەزانی ناتوانی نەتێ بگەی لە بەرامبەر نەبتوانی بەرامبەر کاتە فێڵ یاساییشی لێ بکرێ فێڵی دارایی لێ کاک حەکیم لەبەرەوەی ئەوانەی کە لەوێن مەسەلەن ئەو دەورانەی من محمود الحەسەنی لێبوو محمود الحەسەنی ڕئیسی لیژنەی قانونی بوو ئەو قازەی کە سەدامی محاکەمە کرد کاک حەکیم ئەم پیاوە هەرچی فەقەرەی قانونی جەزایی و مرافعات و هەرچی قوانین هەبوو بە نەس لەبەری مەسەن وەزیری عەدل کابرایەک بوو دوای هاتە پەرلەمانەوە هەموو فەقەراتی قانونی مەسەلەن کەسێکی وەکو عەبدوڕەحمان لوێزی لێبوو هەموو نظام داخلی لەبەر بوو لەناو لیژنەی مالیە من ئێستا یاسای بودجەت هەموو لەبەر نەکردو لە 2005 عێراق ئەو قانونی ئیدارەی مالیە ئەو قانونی ئیدارەی مالیە قانونە پێشەکەم ڕەنگە 20 جار خوێن بێتەوە قانونە تازەکەم ڕەنگە 20 جار خوێن بێتەوە دوو دانە خول ئێمە دەورەمان لەسەر ئەو قانونە بینیوە کە ئەوە شتی تایە کاک حەکیم ئێستاش زۆرێک لە اقتصادیین نازانن بە تایبەتی محاسبیەکان نەیزانن جا سیرکە فرق هەیە لە بینی محاسب و مالیە کەسێکی محاسبی کەسێکی مالی مثلا ئەو قانونە ئەساسی نەقد و ئەساسی استحقاقی تایە ئەگەر کەسێک محاسبە و لە مەجالی مالی و لە مەجالی محاسبەیە شارەزا نەبێ نازانێ ئەساسی نەقد چییە ئەساسی استحقاق چییە بۆیە وردەکاری ئەو قەزیە لەناو لیجانە مناقەشەیەتێ لەناو لیجانیشە اینجا پێویستی بە چییە کاک حەکیم پێویستی بەوەیە عەلاقات و دیبلۆماسیەتی هەبێ ئەو شەخصە بۆی بتوانێت لۆبی بکە لۆبی لەگەڵ چیە لەگەڵ پێکهاتەکانی ناو لیژنەی مالیە پێکهاتەکانی ناو لیژنەی قانونیە پێکهاتەکانی ناو لیژنەی چوزە هەموو لیژنەکە مەسەلەن فەقەرەیەک دێت لە بەرژەوەندی هەرێم نییە ئەتەوێ ئەو فەقەرەیە بگۆڕی کورد لە ناو لیژنەی مالیە لە حیاتی لە 5 کەس تێنەپەڕیوە کەمینێ بوو هەمیشە لە 24 کەس 5 کەس 19 دانیان لە سونە و شیعان لە کاتی بەرژەوەندی کووردا هەردوو پێکهاتەکە بن بەیەک چۆن بتوانی فەقەرەیەک لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە تێیپەڕێنی پێویست بەوە هەیە بگەڕێی بە دوای ئەوانەی کەوا مەطالیبیان هەیە لە ناو موازنە ئەوێ فەقەرەیەک لە موازنە داخڵکە مەسەلەن بەسرە 20 ئەندام پەرلەمانی هەیە کاک حەکیم ئەم 20 ئەوەندە پەرلەمانتارە دابەش بوون بەسەر هێزە سیاسیەکانە دەیانوێ بودجەی زیاتریان بۆ دابین بکرێت یەکەم وەکو محافەزە ئەتوانی مامەڵەیان لەگەڵا بکەیت چییە مەسەلەن ئەوان داوای بودجەی زیاترەکەن
دێی لەگەڵیان ڕێەکەوی ئەڵێ ئەو فەقرەیەتان بۆ تێپەڕێنم دەنگتان لەسەر لەگەڵە دەم لەگەڵ ئەم برادرانە بە مقابل ئەو فەقرەی ئێمەش ئەبێت تێپەڕێن. بۆیە یەکەم زمانزانین، دووەم دیبلۆماسیەت، سێهەم اختصاص، یا بە پێچەوانەوە یەکەم اختصاص، دووەم زمانزانی، سێم دیبلۆماسیەت. هەرسێکی پێویستە، هەرسێکی یەک لە یەک زەڕوترە. ناسینی هێزە سیاسیەکان باوەڕ ئەەکەی ئەندام پەرلەمانمان هەیە نازانێت چەند هێزی سیاسی لە ناو پەرلەمانە هەیە و نازانێت بەوە دەبێت ناسینی هێزی سیاسی. ئەو هێزە سیاسیە مەسەلەن نەبێ بزانین باگراوەندی چییە. لە ناو سونەکانە جیاوازن، مەسەن ئێستا عەزم هەیە لەگەڵ تەقەدم، بزانی تەعامل لەگەڵ تەقەدم ئایا لەو مەناطقی نفوزی تەقەدم ئێمە بەریەکەوتنمان زۆرە یا لە مەناطقی نفوزی عەزم بەریەکەوتنمان زۆرە. بۆ پێگاتەی شیعە ئایا ئەو کاتێک کە ئێمە لەوێ بووین تەیاری سەدری تەکەتولێکی گەورە بوو، اینجا گروپی ئیطار، ئایا ئەتوانی مامەڵە لەگەڵ ئیطارا بکەی؟ ئەمەش هەموو یەگەڕێتەوە بۆ عەلاقاتە دیبلۆماسیەی کە هەتە یا کە هەو بووە لەوە پێش. بۆیە پەرلەمانتاری بریتی نییە لە خیتابی ڕەناندان، پەرلەمانتاری بریتی نییە لە دەرکەوتنی سەر شاشە لەوانەیە بڵێن لەسەوە خۆ هەمیشە لەسەر شاشەی. پەرلەمانتاری فەنێکە ممارەسەکەی بە هەموو کەس ناکرێت. کاک حەکیم من لە ئەنجومەنی پارێزگا بووین، چووبووینە لیجنەی اقتصادی، ئەنجومەنی پارێزگای سلێمانی، 6 کەس لە لیجنەی ئابووری بووین، هیچمان اختصاصی ئابووریمان نەبوو، هیچمان لە ئابووری نەزانێ. هەندێک سەقافەمان هەبوو، سەقافەی ئابووری سیرەکەین بە کەڵکی و لیژنەیە نایە. سێ مامۆسای ڕاوێژکار مەرحومی مامۆستایەک بوو وەفاتی کرد لەگەڵ دکتۆرە نەرمی کە ئێستا پەرلەمانتارە، لەگەڵ دکتۆر کامەران، ئەم سیانە بەخۆ بەخش بۆ ماوەی 4 ساڵ لە لیژنەی لە ئەنجومەنی پارێزگا ڕاوێژیان بە ئێمە داوە. بەوە مەسەن ئیشباع نەبووین یا با بڵین بەوە سەقافەیان پێداین، بەس ئەکادمی نەبووین. من چوومە تۆ لە 2014 هەتاوەکو 2014 4 ساڵ بە بەردەوام لە زانکۆی گەشە پێدان ئابووریم خوێندەوە بە تایبەتی موازنە بۆ ئەوەی تێبگەم. عەرزم کردی لە بیدایەتەوە من عەشەوایلی جامیعەکەی خۆم بووم، بەڵام کە چوومە ئەوێ لە 6 مانگە بەقەدەر جامیعەکەم فێر بووم، بۆ چونکە ئەکادمی بەس معلومەکە وەرەگری. دوای فترەی عەمەلی خانەخانەیەکەی ئەیخەیتە ئەو خانەوە ئەیخەیتە ئەو خانە. بۆیە ئەوەی لەسەر موازنە وتراوە کاک حەسن لە 2006 طبعا یەکەم موازنەی عێراق لە 2006 هەتا 2015 لە 2015 هەتا 2021 ئەوە سێ قۆناغ بووە بۆ من. لە 2006 تا 2015 بە حکمی ئەوەی لە لیژنەی اقتصادی ئەنجومەنی پارێزگا بووم، موازنەکانم وەرەگر هەر ئەم خوێندنەوە. لە 2010 کە چوومە اقتصادی جاوردەوردە لیان تێگەیشتم. لە 2015 کە چوومە پەرلەمان ئەمزانی موازنە چییە، سیاسەی مالی چییە، سیاسەی نەقدی چییە، سیاسەی ئیتمانی چییە، وەکو ئەکادمیەک. دوایی لەوێ بە ئەزمون لە 2015 تا 2021 مقرری لیژنەی مالی و ئەندامی لیژنەی مالی بووم، لەبەرەوەی ئەم جارەکانێ کە موازنە ئەهات لە مەجلیسی وزەراوە یا پێشەوەی لە مەجلیسی وزەرا دەرچێت، هەموو فەقەرە و بەندەکانی هەموو ڕقەمەکانم لەبەر بوو. پەرلەمانتاری مەسەن کەسێکی قانونی کاک زانا ڕۆستایی، مامۆستا زانا ڕۆستایی قانونیەک بوو، بە تایبەتی ئێمە وەزیرێکیشمان لەگەڵا بوو کاک سامان، قانونیەکی زۆر ورد بوو. ئەو لە ئەنجومەنی وەزیران بوو، هەموو قانونەکان کە ئەهاتنە ئەنجومەنی وەزیران و ئەنێران بۆ پەرلەمان پێش وەختەوەی نات بۆ ئێمە بە دیراسەکان بڵێ پرۆژە یاساکان بە دیراسەیەک ئەیخستە بەردەمی ئێمە چکە لە یەک شوقا بووین. دوایی کاکزانە لە پەرلەمان تەحلیلی کرد، جەم بە مالیەکەیان ئەسپارد بە من، جەم بە قانونیەکەیمان ئەسپارد بە کاکزانە. اینجا ئەچوو لەگەڵ هاوڕێکانیان، من ئەچووم لەگەڵ هاوڕێکان. پەرلەمانتاری بەم شێوەیە سەرکەوتەوەی بە تایبەتی کەمینەیەکی وەکو کورد، چونکە ئێمە بە حسابی کەمینە هیچمان بۆ تێناپەڕێنرێ لە ناو پەرلەمان. بەس ئەگەر گۆڕانکاری لە نوێنەرایەتی کورد لە بەغدا بکرێ، کاریگەری دەبێت لەسەر موچە، لەسەر نەوت، لەسەر بژێوی خەڵک، بەتاکی بۆ نمەگەر گۆڕانکاری یەکێتی و پارتی زۆری حەکیمیان ئەو دوو هێزە سیاسیە لە بەغدا بە شێوەیەک لە شێوەکان ئەوەندە مامەڵەیان سەقەت لەگەڵ هێزە. ئێستا مەسەن پارتی ئێستا گەورەترین ئیشکالی هەیە لەگەڵ تەقەدوم، لە کاتێکە پێشتراو پێیمان لە کاتێکا پێشتراو پێیان بەهۆی چی؟ بەهۆی ئەو بەرژەوەندیە دژبەیەکانی کە لە مووسڵ هەیەە.
بەرژەوەندیش بەیەک بەرژەوەندی دژ بە یەک لە مووسڵ بەرژەوەندی نێتەوەی یان حیزبی نەوەڵا بەرژەوەندی حیزبی خۆنە کۆمپانیەکانی پارتی لە بەغدان هیچ کۆمپانیایکی عەرەبی لە بەغدا هیچ ناکە ئەوەندە پارتی هەمیشە باسیەوە کە عێراق عروبەی و عێراق شۆڤێنی و عێراق نابێ و عێراق بەجێ کەس بەقەدەر پارتی ئیسفادەی لە بەغدا نەکردووە هیچ هێزێکی سیاسی وەکو کۆمپانیا وەکو حیزبیش یعنی وەزیری دارایی بەڕێز هۆشیار زێباری کە ئیقالەکرا لەسەر چی ئیقالەکرا ئەزانی پارەی تەخسیس کرد بوو بۆ ئەو بینایانەی کەی پارتیە لە ناو خەزرا بۆ نۆژەنکردنەوەیان بۆیە ئەوەندەی پارتی بە دەرەجەی یەکەم دوایی یەکێتی بە دەرەجەی دووەم ئەوەندە ئەو دوو هێزە ئیسفادەی مالیان کردووە لە عێراق هیچ هێزێکی سیاسی لە ساڵێکی ئیسفادە نەکردووە بە تایبەتی هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لە 2005ەوە حتا وەکو ئێستا لە پەرلەمانین پلەیەکی وەزیفیمان نییە لەبەرەوەی پلەیەکی وەزیفیمان نییە دائیمەن لە هەوڵی ئەوان نەبووین پلەی وەزیفی بەدەستبێنین لە هەوڵی ئەوە بووین چۆن پشکدابیتان کردو مەسەڵەن سەر لە پەرلەمان لە سەراستی بەغدا بێ بۆ موچە من 7 ساڵ لە بەغا بووم 7 ساڵ لە بەغا بووم پشکی هەرێمی کوردستان جگەل لەوەی کە دامان ئەنا مەسەن گەورەترین ئیحسایەم هێناوەتەوە بۆ ناو بوجە کە نەخێر ئێمە 12.67 نین لە ساڵ چواردەین لە ناو یاساکات پێشەوەی هەڵەبجە بێ بە پارێزگا بڕۆن سەیری بوجەکان بکەن و کاتێ من مقڕری لیژنەی مالی بوون بزانن بە دەق ناوی هەڵەبجە لە ناو موازنە هەیە یانە بزانن لە ناو موازنەی 23 و 24 و 25 باسی هەڵەبجە کراوە بڕۆن سەیری نەوت بکەن نەوتی سپی بۆ ماڵان ئەو کاتەی کە ئێمە لەوێبن ئەو جەماعەتەی گروپی 15 بە تایبەتی ئەو برابەڕێزانە و هاوڕێکانم هەمیشە یەکێک بووین بە حکمەوەی دکتۆر غالب لە لژنەی نەوت و غاز و تاقە هەمیشە یەکێک بوو لە داکۆکیکاران و نەوت لە ڕێگەی ئەوە دابی نەکرا بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ پارێزگای سلێمانی جارێک چوین ڕەنگە ئەمە ئێستا دکتۆر سەباح هەورامی گوێی لێم بێ بەڕێوەبەری تەندروستی تەوان جارێک گوێم لێ بوو لە تەلەڤیزیۆن باسی کرد چون وتمان دکتۆر سەباح ئەو چوار کەسە ڕۆیشتین وتمان دکتۆر سەباح ئێمە ئۆپۆزیسیۆن تۆش دەسەڵاتی بەڵام خەڵک باجی ئەم ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە نەدا وتی پێشنیارتان چێ وتمان لەسەر تەلەڤیزیۆن چۆن پێت باشە وا ڕەخنەمان لێ بگرە ئێمەش چۆنمان پێ باشە وا ڕەخنت لێگرین بەڵام ئیحسایاتی دقیق نام دەرەوە پێداویستی چیە لە بەغدا دەرمان حەب ئەجهیزە لە کاتی کۆرۆناکە باوی 4 ملیارد دینار بەس ئەجهیزە هاتۆتە ئەم شارە بۆ فەحسی کۆرۆنا بەدەیان و سەدان ملیارد دەرمان هاتۆتە ئەم شارە هەمووی لە پێناو بەرژەوەندی ئەو خەڵکە طبعا لەم خولا لە بیدایەتەوە کۆمەڵی پەرلەمانتار هەندێک فترەیەک دەرمان نەما بوو بە مزایدەیەکی زۆر ناخۆش تاوەکو دکتۆر سەباحیان ناچار کرد لەسەر تەلەڤیزیۆن بڵێ لە خولی پێشووە ئەو مەجموعە پەرلەمانتارەی کە ناوی هێناین ناوێ ئەو مەجموعە پەرلەمانتارە بەشێکی زۆر لە دەرمانیان دابین کرد بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان ناوی بێن و لەسەر تەلەڤیزیۆن باسی بکەن چونکە ئێمە بەڕاستی قەناعەتمان وا بوو بەرژەوەندی خەڵک جێبەجێ بێ یعنی ئەو پیاوە ئینسافەن ئەو بابەتەی باسی ئەیتوانی باسی نەکە بۆیە کۆکشتان چی بووە لەگەڵ دەسا بەردەوام بڵێن تۆمەت و تەشیر هەیە زۆر جار بە خیانەت و ناکۆکێکە لەسەر چیە جەنگێکە لەسەر ئەمانود ئیتیفاق بکەن و لەسەر نەوت لەگەڵ حکوومەتی عێراق ڕێ بکەون و ڕادەستی کۆمپانیای سۆمۆی بکەن ئەیانود ئەمە خیانەتە ئەمە جاشایەتیە ئەمە ئەنواع و ئەشکاڵ ناتوەرە ئەگەر وا بوو ئەوەی ئێستا نەوتەکەی ڕادەست کردووە خیانەت خائینە جاشە هەموو ئەو ناو ناتۆرانە بەسەر خۆیان جێبەجێ بێ ئەوەی کە پێشتر ئێمە پێتۆمەتبارە کرد ئەیوت مادەم ئەوانەڵێن نەوت ڕادەستکەن آخر ئەوەندەی پۆستیان لەسەر ئێمە کرد کوان ئەوانەی ئایان و نەوت ڕادەستکەن موچە دێت ئێستا پیانەڵم لە ڕێگەی ئەم منبەرەی ئێوەوە ئەوە نەوتان ڕادەست نەکرد نەوتان بە ئیتیفاق تەسلیمی سۆمۆ کرد ئەوەتانە موچە هاتووە بۆیە لە ئێستادا ڕوڕەشی بۆ ئەوانەی کە ئێمەیان تۆمەتبارە کرد بە جاشایەتی بەڵام ئێستا خۆیان جاشی عیار 24 دەرچوو بەگوێی ئەو تێڕوانینە چونکە ئێمە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیان ئەبێ بە یاسا قسە بکەین بەو یاسا کار پێکراوانێ ئەزانی کاک حەکیب یەکێک لە تۆمەتەکانی لەسەر منە وتومە هەرێم پابند نابێ بە یاسا کار پێکراوەکانی ئەوەی فەرمانی دەستگیرکردنەکەم یەکێک
یەکێک لە تۆمەتەکانەوەی دەی فەرموو ئێستا ئەوەتانێ بە 120 ملیارەکە تەسلیمەکەن بە پێی قانونی ئیدارەی مالی لە کاتێکە قانونی ئیدارەی مالی کە تەمریر کراوە دوو وەزیری کورد وەزیری دارایی بوون و هەردووکیان سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو و پلەشیان مەکتەب سیاسی. بەزرخەنەش ئێستا زۆر نەخادەگەی دەڵێن ئەی پەرلەمانتارە کوردەکان لەکوێ بوونەوە کاتەر چەندە ئێمە و کاتەش لەگەڵ بەڕێز بەرنامەمان کە لەسەر یاسای ئیدارەی مالی کە هەرێمە وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵدا دەکرێت بەدەیان راپۆرتمان ناردووە خۆشبەختانە لێرەوە بە ئەو شایەتیە بم بۆ تەنیا دکتۆر ئامانز ڕەحیم ئەهاتە سەر خەت و ملاحەزاتی خۆی بۆ ناردین نەک ملاحەزاتی حکوومەتی هەرێم ملاحەزاتی خۆی بۆ ناردین لەسەر قانونی ئیدارەی مالی بەڵام 2000 ئەو بەرپرسانەی کە بەرپرسی دەرەجەیەکی حکومیون هیچ حسابێکیان بۆ ئەو ملاحەزاتانە نەکرد بۆیە قانونی ئیدارەی مالی ئێستا تەفسیرەکەی ئەنجومەنی شورای دەولە بەو ئاڕاستەیە کە بێت لە ساسە کاک حەکیم من لە دایان بەرنامە لەگەڵ جەناب و لەگەڵ غەیری جەنابیشتا باسیەوەم کردووە مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی ئەوە نەفسەکەیەتی تەحەداکەم کام قانونی باشتر حکابزان باسی لە ساسەکە یا باسی لە سا 50 بە زمانە گوێ ناگرن ئەمانە باچیان نییە بە میلەت ئەمانە بەس خۆیان تێر بن هەموو میلەت قڕ بێ مشکلیان نییە برسی بێ مشکلیان نییە ئەمانە کوڕ و کوڕەزایان بە ملیارەها دۆلاریان هەبێ هێشتا تێر ناخۆن خەڵک موچەی نییە کاکاکیم خەڵک موچەی مانگانەی ئێستا سەیری ئەوە بکە موچەی مانگی 6 و موچەی مانگی 7 جا سەیر لەوا بوو دوێنێ و پێری هاواریان لێ بەرز بۆیان و 120 ملیارەکەمان ناوە ئەوەتانە حکوومەتی عراق موچەکە نانێرێ ئەوە دوو ڕۆژە هاتووە موچەکە بۆتەوە ئێستا ڕۆژێک دویان خسپەی بە حسابدا بەشەکەی ئەم شەویشی هەژماری من هات بێتە سەری هەندێکی ئیجائیتر ئەمە شێوەی دابشکردنەکەیەتی لە کاتێکە هەر ئەمساڵ 162 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە داهاتەکەی سفرە ئەو هەموو داهاتە ناوخۆیەک خۆ ئەمە قسانە قسەی ئەحمەد حاجەڕەشی و قسەی فلان و فیسان نییە قسەی خۆیان ئەڵێم سلێمانی 120 ملیاری هەیە وەزیری داراییەوەی لە کەناڵی ڕوودا و بگەڕێنەوە بووی لەو 120 ملیارە ئەم سێ پارێزگایە 320 ملیاریشیانە بێمە 360 ملیار دینار لە 360 ملیار دینار فەرموو 120 ملیاری بنێرن و مەیکەن بە عقدە بۆ ئەوەی موچەی مانگی هەشتی بەڕێزیشت هەرکاندی بۆ پەرلەمانی عێراق ئەنیەگەر دەربچیتەوە کار لەسەرەوە دەکەم ڕێکەوتن ڕێکەوتنێکی درێژخەیان ئەوەی کە موچە ڕاستە و ئەوە ستراتیژی من بووە لە 2015 هەتا وەکو 2021 لە پەرلەمان بووم دیفاعیشم لێ کرد و هەتا ئێستا دیفاعیشی لێ ئەەکەم کە ئەوەی هەرێمی کوردستان ئەبێ ڕێکەوتنێکی تەواو بکە لەسەر ئەو داهاتە ناوخۆیە هەیەی و ئەو داهاتە ئیتیحادیانەی کە هەیەی چی پشکی عێراقە بەڕێک و پێکەی تەسلیمیکە و شەڕیش لەسەرەوە بکە ئەبێ لە بوجا تەواوی پشکەکانی خۆی بۆ بێ باش و ئەو قانونانەشی ئەمە زۆر گرنگ باشە ئەو قانونانەشی کە فەرقەرەکانی بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە ئەبێ لۆبی بۆ بکەین بۆ ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و بە هەمان شێوە لە بەرژەوەندی خەڵکی عێراق بێ چونکە ناکرێ من خەڵکی عێراق خەڵکی پارێزگایەکی عێراق فێڵ لێ بکەم بیچەوسێنەوە بە ئاراستێ نا ئێمە مەبدەئێکمان هەیە کە پەیامی بانگەشەی من لە خولی چوارە یەکێک لەو خاڵانەی کەوا زۆر داکۆکیم لەسەر کرد دادگەری کۆمەڵایەتی ئەبێ دروست بێ موچەی فەرمانبەرێک لە زاخۆ تافاو ئەبێ وەکو یەکوابێ جگە لە غەلای معیشی بۆ نمونە فرسەتی تەعین بوون لە زاخۆ تاوەکو فاو ئەبێ وەکو یەکوابێ نەک لە هەرێمی کوردستان طبعا استحداثی وظیفی هەیە کاک حەکیم لە عێراقا کە ئەوانەی خانەنشین ئەبن فەرمانبەری تازە چێتە شوێنەکان بەس لە هەرێم کەوادەی حیزب چێتە شوێنەکان لە سوتەمەنیش دەبێت یەکسانی هەبێ خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان کاتێک کە ئێمە ئەڵێین لەو مەجاالە عێراق بەڕەحەمترە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەمە بەڵگەکەمانە عێراق ئەڵێ 50,000 بەرمیل نەوتمان بۆ گەڕاونەتەوە بۆ بەکارهێنانی ناوخۆ ئەڵێ هەرێمی کوردستان ئەو 50,000 بە بەخۆم ئەڵێ کە ئەیەی بەخۆم من نەوت ئەنێرمە هەرێمی کوردستان بەو سعرەی کە لە کەرکووک و بەغاو کۆکی 30,000 تا 50,000 ئەڵێ بنزینە بە 425,000 دوێنێ وەکیلی وەزیری ناوخۆ دکتۆر عیزەت سابر ئەڵێ
وەزارەتی نەوتی عێراق پێشنیاری ئەمەی کردو بەس هەرێم ڕەفزیەکە بۆ لەبەرەوەی کۆمپانیەکان پاڵاوگەکانی خۆیانن لەبەرەوەی ئەتوانن بە کەیفی خۆیان نەوت و بنزینی خراپ دەبێ قبولکە یاخود دەگەر تۆ ئیشی لەسەر دەکەی کە ئەمەستی حزب و کۆمپانیا دەربهێنرێ و بۆ خزمەتی ئەوانەی کەوا هاوفکری منن لە ناو پەرلەمانە ئەنجار ڕەنگە لەوانەی لە دەرەوەی پارتی وەکێتی بێ هەندێک جار بووە لە ناو هێزە سیاسیەکانە هەندێک جار لە ناو ئەو هێزە سیاسی دەسەڵاتدارانە بە تایبەتی هێزەکان هەماهەنگیمان دروست کردووە بۆ نمونە لە مەجای موازنە کاک حەکیم من هەمیشە نوێنەرایەتی کۆمەڵ یەکگرتو یەکێتی لەگەڵ گۆڕان لە فترەیەکانەوەی نوێ زۆر جار پارتی لێمان جیابووە چونکە پارتی بە حکمی ئەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە ئەو بوو قبولی نەبوو بە هیچ شێوەیە بۆیە ئەتوانین ئەگەر هەموو کوتلەکەیشمان بۆ قەناعەت پێ نەکرێ بەشێک لە ئەو فترەی کە موچەی سلێمانیمان جیا کردو ئێمە لە لیژنەی مالی 4 کورد بووین 6 کورد بووین 6 نوێنەری کورد بووین 5 کورد و عەرەبێک جا سەیری ئەو مفارقەیە کاک حەکیم عەرەب لەسەر لیستێکی کوردی بوو بە ئەندام پەرلەمان ئەیانویست دیفاع لە بەرژەوەندی ئەو 4 کوردە هەر چوارمان بە ئاڕاستەیەوە بوو کە موچەی سلێمانی جیا بکرێتەوە لە ناویانە نوێنەرەکە یەکێتیش بوو بەداخەوە دوایی لەژێر فشارە ئەو فەقەرەیان پیاڵۆشانەوە ئیمزاکەی سەحب کردو بۆیە ئەکرێ ئێمە بتوانین یەکەم لە بوجا بە شێوەیەک دیفاع بکەین کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەک حکوومەتی هەرێمی کوردستان چونکە من شەرەفمەند نابم بەوەی نوێنەرایەتی حکوومەتێ بکەم کە موازنەی نییە شەرەفمەند نابم بە نوێنەرایەتی حکوومەتێ بکەم کە شەفاف نییە شەرەفمەند نابم بە نوێنەرایەتی حکوومەتێک کە دادگەر نییە شەرەفمەند نابم بە نوێنەرایەتی حکوومەتێک کە ئازادی سیاسی نییە و ڕۆژنامەنووس لە زیندانایە بۆیە بە هیچ شێوەیەک شەرەفمەندی بە نوێنەرایەتی و خەڵکی کوردستان شەرەفمەندم بەوەی کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانم کردووە لە زاخۆوە تاوەکو مندەلی و زەڵباتیە شەرەفمەندم بەوەی کە من نوێنەرێک بم چۆن دیفاع لە پارێزگای سلێمانیەکەم ئاوا دیفاع لە پارێزگای هەولێر بکەم ئاوا دیفاع لە پارێزگای هەڵەبجە بکەم ئاوا دیفاع لە پارێزگای دۆ بکەم ئاوا دیفاع لە پارێزگاکانی عێراق بکەم یەک بە یەک چونکە تۆ کە ئەبێتە نوێنەرێکی ئیتیحادی ئەبێ سەرجەم پارێزگاکان وەکو یەک سەیر کاتمان زۆر کەماوە بەس چی بکرێ بەوەی موچە نەفۆت ئێستا 5 موچەمان ماوە نەوتەکە بەردەوام بێ 120 میلیارەکەش بەردەوام بێ زوو تەسلیمەکەن 120 میلیارد لە ئێستەوە 120 میلیاری مانگی 8 تەسلیم کەن بۆ ئەوەی بێت ئەگینا هەر موچەیەک ئەفەوتێ لە مانگی 8 بەدواوە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان باشە جەنگەکە تەر بەردەوام دەبێت لەگەڵ دەسەڵاتداران جەنگەکە کۆتایی ناتوانێت کاک حەکیم من و دەسەڵات بووینەتە دوانەیەکی دژبەیەک یعنی دەسەڵات لەسەر کۆمەڵشتی تافه سکاڵای یاسایی و ئەمری قەبزی لەسەر من دەرکردووە و ئامادەش نییە نەقلی دۆسیەکەم کا بۆی بچمە بەردەم دادگا و بیسەلمێنم کا و قسانەی من کردومە هیچیان مخالف نییە بە قانون بۆیە بڕوامەکە لەگەڵ دەسەڵاتە بە هیچ شێوەیە دانمان بەیەکۆ ناکوڵێ ئەو ئەڵێ سیر من دوو پیازەخەمە ئەم لاولاک سپاس دەکەین مامۆستا حاجی ڕەشید مادومان کردی سپاس بۆ بینەرانی بەڕای سپاس باوکاران خواتان لەگەڵ